بەنای خوا و پێغەمبەر من ناوم فازڵی حاجی کەریمی کانەجی لای ئاغجرەرەوە لە کەرکووک دانیشتوونە لە پەنجاکانەوە لە کەرکووک دانیشتوونە پیشەمان هەر من خۆم لە 62وە ئەم سەنعاتە بەدەستمەوە بووە شاگرد بوومە لای ڕەزا کەبابچی غەرقی ڕەحمەت بێ لای ئەو بووم ڕۆژی بە 250 ئیشمە کرد لە 62وە من لەگەڵیا بووم ئیتر ئیشی کەبابچێتی بووە و مەطعەم بووە و چایخانە بووە و هەموو ئاشی بەیانێن دیوەڕوان و خواردنی بەیانیانمان هەبووە دیسک و نۆک و ماس و قەیماغ و هێلکەڕۆن و مەخلەمە و هەریسە و پاقلە بندهێنمان هەبوو هەمووی کەباب و گۆشت و جگەر و ئیتر خواردنی بەیانیان و دیوەڕوان هەموویمان هەبوو جاران نانی بەیانیان لە دوکان لە بازار ڕەخورا چونکە عەمەلە هەبوو هەچی هەبوو هەر لە بازار نانێ خوارد و ڕۆی بۆ کاسبی گۆشت و جگەر و بەیانیان زوو ئەهات نانیان خوارد و ڕۆشتن بۆ عەمەلایەتی و بۆ حەماڵی و بۆ بەقاڵی و بۆ شورتە بوو عەسکەر بوو هەمووی نانێ خوارد و ئەڕۆی ئێستا وەک جاران نەماوە جاری جاران هەموو چی هەبوو ئێستا بەیانیان ئەوەی بەیانیان ئەیخوا کابرا مەشغوڵە سیارەی خۆی پێ ئەڕوا نایەتەوە نانەخوا یعنی کە نانی خوارد یەک ژەم نانەخواوەی تر ئەڕوا نایەتەوە جاران سێژەمە هەر لە بازار نانەخورا سعری هەر نەبوو نان دەخوارد هەمووی بە 25 فلس بە 30 فلس بە 50 فلس هیچی ناگەیشتە 25 فلس 50 فلس ئەرزان بوو کیلۆیە گۆشت وەقەیە گۆشت بە 450 بوو 2 کیلۆنی بوو ئەوسا وەڵا چی بێ ئێستا هەر کەباب و گۆشت و جگەر بوو ئێستا قەیماغ و ماسە و ئەمانە خاچکە تەبیعەتێکیکەیە کابرا دێت حەزی لە مازنیە قەیماغەخوا قەیماغ ناخوا هێلکە ڕۆنەخوا هێلکەی کوڕاوەخوا کەبابەخوا جگەرەخوا یعنی بە ژۆرەی تەبیعەت وەڵی یادگاری ئەوسا خۆش بوو وەک ئێستا نەبوو ئەوسا یادگاریەکە ئەو عالەمە هەمووی خەریکی کاسبی و جیلێکی فەقیر بوو ئەو جیلە نەبوو وەک ئەی جیلی ئێستا بێ کابرا هات لە شارەوە لە دەشتەوە هات نانیشە خوارد و ئەڕۆیشتەوە بە پیکا بەڕۆیشتەوە بە 2 ڕۆژ هیوا هەبوو بە 2 ڕۆژ ناگەیشتەوە ماڵی خۆی جاران هەر دەوری کەباب و گۆشت بوو کەس جگەریشی ناخوارد شلە و برنج هەر نەبوو ناوەڵا شلە و برنج نەبوو بەس ماس بوو هێلکە و ڕۆن بوو هێلکەی کوڕاو بوو ئەمانە بوو خورا ئێستا ئەنواع خواردن دەرچووە نازانین چ خواردنێ بخۆی هەمووی هەیە ڕۆژی بە 250 ئیشمە کرد لە 62وە هەتا هەفتا کردی ڕبعێ بووم ئەتر لە هەفتا تر بەرەو زیادە بوو کەم ئەوە نەبوو ڕۆژانێکی زۆرت بدەنێ هەر دینار و ڕبع و 50 و فلس بوو ئەوسا عانە بوو ئەو پارەی ئەوسا باشتر بوو چونکە چشت هەرزان بوو هیچ پارە شتێ بە پارە نەبوو لەو کیلۆ هەر نەبوو کابرا فەردەی پیازی بۆتە هێنا دینارێکی لێ سەنیتی 100 کیلۆ بوو بەرخێ بە 2 دینار بوو دینار و نییە بوو وەقەیە گۆشت بە 450 بوو 2 کیلۆنی بوو هەرزانی بوو خەڵک دڵی خۆش بوو خەڵک هیچ مشکلەی نەبوو خوا بە زیادمە مرتاحم چونکە یەک ئیشێکم کرد هەتا ئێستا هەرەو ئیشێ ئەم نەچووم بەم لایە بۆ ئەمە بکەم ئەوە بکەم هەر ئەم ئیشەم کردووە سرم لە ناو خەڵوزا و لە ناو مەنجەڵا بوو هەتا ئێستا یەک نەوەیەکی من ناهاتە سەر ئیش ئەڵێ کاکە ئێمە هەمووان لە تەعین بووینە تر چی بینە ئیشکی لە کۆتەیەیە بەنای خودای مەهرەبان دانەری عەرز و ئاسمان چەپکێ گوڵ و چەپکێ نێرگس مەرگتان نەدینم هەرگیزا هەرگیز